سڵاوی خی گەورەتان لەبێ بینەرانی ئازیز و خۆشەویست وەکو دەزانین و لەلای هەموومان ڕوونا کەوا خانمان تەنها نیوەی کۆمەڵگەنین بەڵکو و پەروەردەکاری نیوەی دیکەشن. خانمانێک کە توانیوانە لێ کاتدا هاوسەنگی لە نێوان خێزان و هەروەها مەیدانی کاردا ڕابگرن. سەلماندویانە کەوا توانە و هێزی ئەوان هیچ سنوورێک ناناسێت. هەر بۆیە لە بەرنامەی ئەمڕۆماندا تیشک دەخەینە سەر ئاستەنگ و توانەکانی خانمان لە مەیدانی کار و ژیانی خێزانیاندا. هەر بۆیە لەگەڵمان بن. تانیاخان پێمان بڵێ تووەکو خانمێک کار ئەکەیت لە دەرەوە سەرەتا کە دەستت بە ئیشکردن کردووە هەنگاوت نابەرەوە کارکردن لە دەرەوەی ماڵەوە چۆن بوو ئەو ئەزمونە بۆ تۆ؟ سەرەتا خۆتەزانی بۆ خاتوونێک کە بە تایبەتی دایک بێ دەست بە کارکردن ئەکا زۆر قورسە بیر لە کۆمەلگا ئەەکەیت و ئایا کۆمەلگا چۆن قسە ئەکات بەس ئەلحەمدولillah ئەوانە تێپەڕان وەکو دایکێک وەکو خاتوونێک سەرەتا کە بانیان هەڵەستن نەخەو وەکو هەموو ئافرەتێک نان خواردن و هەموو شتێکان ئەیان بم بۆ دەورە ئەگەر کاتی وەرزی قوتابخانە بێ قوتابخانیان پێ ئەەکەم و دەست بەکارە بم و ئەچم بۆ سەرکارەکەم. بەڵێ ڕۆژانە تۆ چەند ساعت بۆ نمونە ئەڕوویتە دەرەوە و لە ماڵەوە نابیت مەشغوڵ ئەبی بە بەڕێکردنی کارەکانت مناڵەکانت لە ماڵەوە چاودێریان هەیە یان بە شێوازێکی تایبەت ئاگاداریانە بی؟ من بە شێوازێکی تایبەت ئاگاداریان ئەبم بە تایبەتی مناڵەکانم لە گەورەکانەوە تاوکو بچووکەکەم وا پەروەردەم کردوون کە پشت بە خۆیان بەستن بە تایبەتی کوڕە گەورەکەم ئێستا لە داخلی و پشتی بەخۆی بەستووە سەرەتا پشتی بەخوا بەستووە دووەم پشتی بەخۆی بەستووە هەموو مناڵەکانم وا پەروەردە کردووە. ڕۆژانە 5 ساعت کار ئەەکەم وەکو لەناو ئۆفیسە بەڵام کارەکەم زیاتر من بە تەلەفۆن و بە تۆڕە کۆمەڵایەتەکانە تۆڕە کۆمەڵایەتەکان لە ماڵە زۆر بەکارهێنم مناڵەکانم زۆر هاوکار من لە بچووکەوە تاکو گەورە سوپاسیانەکەم لە ئێستان داواکارم تەمەند درێژ بن خۆی گەورە بۆ منیان بێڵێ. ئەمین خۆی گەورە تۆش بەوان بێڵە. پێمان بڵێ مناڵەکان ئەوە هاوکارن کە سەرەتا دەست کرد بە ئیشەکە ئەڵێن وەکو ئافرەت دەچێتە دەرەوەی ماڵەوە ئەو قورسیانەی کە ڕێگەت دێتە ڕێگەی ژیان با بڵێ لە دەرەوە بێ هیچ کاریگەرێکی نەبووە لەسەر ژیانی کۆمەڵایەتیتان یاخود مناڵەکانت بەجیان ئەهێڵی لە ماڵەوە و دڵە لەلایەنە بێتی تۆ ئیش؟ سەرەتا دووردەکەم لەگەڵ خۆما ئەبرد تاوەکو وام لێکردن یعنی وردە وایان لێ هات ئەلحەمدولillah گەورە بوون وەکو پێم وتی من 7 ساڵم ئیشە ئەەکەم 2 ساڵی سەرەتام لەگە خۆما ئەم بردن لەسەر کورسەکان دامەنان و لەبێنانم ئەیانێ ئاومیانە چاودێری مەکردن تا وردەوە دە گەورە بوون ئەلحەمدولillah و بە تایبەتی وەکو پێم وتی کچە گەورەکەم زۆر هاوکارمە وامان لێ کرد داوامەکەمان کرد بە نیوە بە نیوە یاخود ڕۆژە ناڕۆژێ لەبەر خاتری و دوو مناڵە وردم. بەڵێ ئەویش لەگەڵ تا هاوکارە ئەویش ئیش ئەکات و بێکەوەن یەکەم هاوکاری سەرەکیم کە دوای خۆی گەورە کچەکەم بوو. بەڵێ بەڵێ زۆر باشە تەمەند درێژ بێ ئینشاءالله. قوربانە بم زۆر سپاس دەکەم. تۆ ئامۆژگاری چیەیان با بڵێن چیت هەیە بۆ خانمانی کە ئەیانێ لە دەرەوە کار بکەن یاخود کار ئەکەن لە دەرەوە چۆن بتوانن هاوسەنگی ژیانیان ڕابگرن بتوانن کاریش بکەن و مناڵیش پەروەردەکەن ماڵ بەڕێوە بەرن؟ داوا لەو خاتونانە ئەەکەم کە لە ماڵەوەن مەرج نییە تۆ بچیتە دەرەوە کار بکەیت هەندێک ئیشەیە لە ماڵیشەوە ئەتوانی بیکەیت بەڵام مەرج ئەوەیە سەری خانەوەدەکەی بەرزکاتەوە کارێکی وانەکە کە سەرشۆڕی بە بۆ خۆی و بە خێزانەکەی و هاوکاریە بۆ هاوسەری هاوکاریە بۆ براکانی داوا لە خاتونەکەم لەسەر پێی خۆیان بۆستن و پەرە بە ئیشەکانیان بن ئەو وزەی کە پێیانە ئەو ئەزمونەی کە پێیانە دەری خەن و بژین بۆ خۆیان. زۆر باشە. ینی تۆ
هەم خۆت کارەکەی و هەم خانمانی تریژ ئەخەیتە سەرکار ئەمە ینی شتێکی زۆر جوانە تۆ تێئگەی لەو پێویستیانی کە ئافرەتێکە ئەوێ کار بکات دڵنیاییان لە ئیشەکەیان لە شوێنی کارەکەیان یانێ هەموو دڵنیاییەکیان دەست بکەوێ ئەمە شتێکی باشە ینی لە لای ئێوەوە ئافرەتێک کە بچێتە سەر شوێنی کارەکەیان. من خاتونەکان زۆر دڵخۆشن بەوە بە تایبەتی هاوسەرەکانیان یاخود برایەکان کە ئەیان هێنێ زۆر بۆ دڵخۆشن کە خاتونێک پێشوازیان لێکات و ئیشان بۆ دۆزێتەوە و بە تایبەتی من کە ئەچنە سەر ئیش هەموو ئەزانن بەردەوام لەگەڵیانە پەیوەندێ بەستم. ئایا لەسەر ئیشەکەتان تووشی کێشە نابن پارێزەری خاتونم بۆ گرتوون نەوەکو تووشی کێشەیەک بن بۆیان دابینەکەم بە زووترین کار. لەلایەنی یاسایی شەوبیر لەو بابەتە کردو. بەڵێ پارێزەری خۆبەخشم هەیە لە خاتونە. زۆر باشە دەستە خۆش بێ و ئیتر ئێمەش ئینشاءڵڵا لێرەوە چینە شوێنی کارەکەتان بۆی بە وردی شوێنی کارەکەت و باسی ئەزمموی کارکردنی خۆت بان بۆ بکەیت و لێەوە بەردەوام ئەبین با بڕین فەرمو دەستان خۆش باڕێزیکە. بەخێر بن سەرچاو زۆر سپاسی کەناڵە زۆر جوانەکەتان ئەەکەم دووبارە بەخێر بن سەر چاوەکانم من وەکو خاتونێک و دایکێک 7 ساڵە ئەزمموی ئەم کارم هەیە و دەستم بەکار کردووە و من وەکو دایکێک الحەمدلله فەزلی خوای گەورەی مناڵەکانم زۆر بە جوانی پەروەردە کردووە وەک دایکێک مناڵیش خۆتە زانی هەر پەروەردەکردن نییە نان و ئاوی بێتێ کارێکی زۆر قورسە هەم دایکایەتی و هەم کاریش وەکو بەڕێبەرایەتیەک دایکایەتی هێز و وزە بەخشێ بە مناڵ و بەخۆت وەکو کاریش کارەکە میهرەبانی و خۆشەویستی ئەوێ خۆشەویستێکی زۆرم هەیە بۆ کارەکەم زۆر سپاس بۆ خۆی گەورە تا ئێستا کێشە نەهاتۆتە بەردەمەم بەڕاستی خۆی کارەکەی من زۆر قورسە چونکە تۆ بتوێتونەوە تەعامل لەگەڵ کۆمەڵە گەنجێکە ئەەکەی لە شار و شارۆچکەکان لە دەرەوەی عێراق سەردانمان ئەەکەن قورسە بەڵام قورسنێ زۆر قورسە بەڵام ئەلحەمدوللا هاوسەنگەکەم ڕاگرتووە بەش شوێنەکان یعنی ئافرەت ڕاستە کێشەی هەیە ئەلحەمدوللا ئافرەت زۆر زیاتر بەردەوامە لەسەر کار و ئیشیژەکە تەنانەت ئیشەکە قورسیش بێت تەنانە ئیشی چێشخانە قاپشۆری بەڵێ ئەیکەن کێشیان توش نەبووە تاوەکو ئێستا بەڵام سەرەتا هەمویان لەگەڵ هاوسەریان یاخۆ لەگە برایەکانە چ بۆ چاپێکەوتن و وەکو خۆم تا ئێستا هیچ شتێکی وانە هاتوۆتە بەردەمەم. ئێمە لە 2024 پۆرتاڵێکمادانە لە وەزارەتی کار و پۆرتاڵێکی تایبەت بە پۆرتاڵی کار هەم بۆ خاوەنکار هەم بۆ بێکاران کە لە ڕێی گۆگڵەوە بە ئاسانیە دۆزرێتەوە لە دوای ئەوە زیاتر داتاکانمان دەقیقن چکە پێشتر داتاکان بەدەست بوون ساڵانە بە نزیکراوەی ئەگەر بەس بڵێن ڕەگەزی مێنەوە بۆستە ئافرەت ئەخرێتە سەر کارە جۆراوجۆرەکان بە پێی شەهادەکانیان یعنی لەوانەیە خوێندنی بنەڕەتی بخرێتە سەر کارێکی تایبەت خوێندنی بە کالۆرەس و یان خوێندنە باڵاکان بخرێتە سەر ئیشێکی تر بۆی بەعام ڕێژەکە زۆر یعنی باشە زۆر نییە بەڵام ساڵانە هەر ئەوی ژەگاتە ینی کە خۆیان تۆمارەکەن بە کالۆرسیان هەبێت یان دیبلۆمیان هەبێ گەنە 50 کەس 40 بۆ 50 کەس بەڵام بە تایبەتی ئێمە مەسەلەن چەنەها سیمیناری وەشارکردنەوەمان ناون بۆ ئەم پۆرتاڵە بۆ چۆنێتی گەڕان بە دوای کارە لە ڕێی چوونمان بۆ کۆلێژەکان و زانکۆکان و پەیمانگاکان ینی خۆمان زۆر سەردانیانەکەین بۆی وەشاریەکی زیاتریان هەیە و باشتر کارەکانە دۆزنەوە هەردوو لایەنەکە ڕاستە ینی ئەو خۆی تۆمارەکە لای ئێمە دیاری ئەیە ئەینەشت خاوەنکاریش خۆی تۆمارەکات هەر لای ئێمە دیارە بێکار ئەتوانێت ئیشەکە ببینێت بەڵام هەر ئەبێ بگەڕێتەوە مەسەلەن لە ڕێی دایری ئێمەوە بگەڕێتەوە بۆ ئەوی نووسراوێکی ڕستمی بینێ کە لە ڕێی دایری ئێمەوە تۆ ئەم کەسە بۆ نێراوە ئەمە شتێکی تۆزە بەهێزترە بێ بۆی خاوەنکاریش بە هەمان شێوە خۆی ئەیبینە مەسەلەن لە ڕێی پۆرتاڵی کارەوە چەند کەسی بێکار خۆی تۆمار کردووە کە
گونجاوە بۆ و کارێکە خۆی بەدوایە ئەگەڕێت تا ڕادەیەکی زۆر نمونەمان زۆر لایە نمونەی چێشخانەمان لایەکە خاتونەکانی بن بەڕۆ چێشخانەی بە ناوبانگی ئەم شارەشن نمونەمان لایە یەکێک لە نمونونەکانمان نووسنگەیەکی بەکارخستنە یعنی ئێمە سەرڕای ئەوەی کە خۆمان خەڵکە خەینە سەرکار لەگەڵیشە نووسنگەکانی بەکارخستنی کار هەیە و بەڵام ئەمە بە شێوازێکی ینی بۆ خۆیان کارەکەن داهاتێکی کەمیان بۆ خۆیانە بێ بەڵام لە ڕێی ڕێگەپێدانی ئەمەوە یەکێک لەوانە خاتونێکە کە نووسنگە بەکارخستنی هەیە و ماگانە خەڵکێکی زۆرە خاتە سەرکار لەگەڵیشە ئێمە هێڵێکی گەرمانەیە 5500 کە ئەمە مافی کرێکاران و خاوەنکارانیش دەسەبەرەکات ینی هێڵێکی گەرمە لە کاتی بوونی هەر کێشەیەەکە جا چ ڕێگەزیمێ بێ یان نێر بێ یان خاوەنکار جاری وایە کێشەی بۆ دروست دەبێت لەلایەن کرێکارەکەەوە یان کە ئەتوانێت پەیوەندی بک بۆ هێڵە گەرمەوە یا ڕاستەوخۆ بێتە بەڕێوبەرایەتیەکان لە هەر شارێکا بن سکاڵا تۆمارکە و وەلحەمدولیلا سکاڵاکانمان زۆر بەباشی بۆ بەڕێوە بردون و مافیخوایان ڕاستیە ئەو کەسانی کە دوو ئیشە دوو ئەرکی جیاوازیان لەسەر شانە زیاتر تووشی ناڕەحەتی دەرونی بن بە هۆکاری ئەوی فشاریان لەسرە ناخۆشترین شت کە ڕۆبڕۆنم بێت لەو دڵڕاوکەی کە بەردەوام تیاژین سەبارەت بە ئەوەی کە ئایا چۆن بتوانن لە نێوان ئەم دوو ئەرکەیە بە پرسیارەتەکانیان بە باشی بە چاکی جێبەجێکن لە دوای ئەوە دەرەنجامەکانی کارلێک و کاردانەوە دەرونی و هەڵچوونی و هەستەوەدیەکانیان تەنان هزرەکانی تێکەوەکو مەسلەی کەمی تەرکیز و مەسلەی تەکچوونی باری دەرونی وەکو تۆڕێ و بێتاقەتی و زوو هەڵچوون و بیرکردنەوەی زۆر و بەردەوام چونکە ئەم کەسە بەردەوام لەوایشی کە چۆن بتوانێت هاوسەنگی پارێزنەوەن دوو ئەرکە کێکیان زۆر لەوی تریان باڵاترە جیاوازی هەیەەوە ئەیکێکی تر لەو کێشانە کە ڕۆبێتەوەیە هەست بە نادارپەروەریەکان هەم لە ناو سیستەمە کۆمەڵایەتێکە هەم لە شوێنە کارەکەی خۆیان لەناو خێزانە چونکە ئەم هەر ڕۆڵی پیاوەکەش بە هەمان شێوەکو پیاوە جێرەوە لەگەڵیش ڕۆڵێکی ترێژەرە کە ڕۆڵی لەو گەورەترەکە بێتن لە ڕۆڵی دایکایەتیەوە خودت مەسەلەن بەڕێوە بردننی ماڵ لە ڕووی بابەتی خەمۆکیێوانە مرۆڤ کە زۆر بیرەکات و لێکدانەوەکە بۆ ڕووداوەکانی ژیان ڕۆژگاری خۆی بە گشتی زۆرینی و کەسانی شانەکانی خەمۆکیان تیا هەیەنی هەست بە دڵتوندی بێتاقەتیەکە بەڵام نیشانەی با و زاڵ زیاتر لەو جۆرە کەسانەیە ئەوەیە کە زیاتر هەست بە دڵە ڕاوکەیەکەن ترسیان هەیە لەوەی نەتوان ئەرکەکانی خوان واجبەکانی خوان بە باشی بەدەستبێنن دەرەنجامی ئەمانە یشک لە کاردانەوە هەر خراپەکان کە لە خانمانە گونجە زیاد لە حەتیانە دەرکە مەسەلەی تۆڕەیە هەڵچوونە کە هۆکارە سەرچەکە پێوەستە بە بابەتی ئەوەی کە ئایا چۆن بتوانێت وەرکی خۆی بە باشی بە چاکی جێبەجێ بکات دەرەنجامی ئەمانە ناڕەحەتیەکە بەڵێ توانین بڵێن خەمۆکی دڵە ڕاوکێ تەنانەت هەندێک جار ترس فۆبیا لە ناو ئافرەتەنەوە خانمانەیە زیاتر پەرە ئەسێنەیە چکتانە بێزاری دەرونیە کە بەردەوام هەزبانە ئارامی نامڕتاحیەکە لە خودی خۆیان این جاکەوی نەسەر لێکەوتەکانی تری کە لە شوێنی کارە توشمانە بێ وەکو بابەتی بێزاربوون لە ئیژیان نەمانی دەستکەوت کە ئێمە پێڵن سووتانەوەی دەرونی کە کەسەکە لە شوێنی کارەکەی تووشی سووتانە دەرونی بچکە هەم لە کارەکەی ناتوانەکەەکانی جێبەجێکە بە باشی بۆ شێوەی کە پێویستە لەسەری هەم لە ماڵیشەوە این جاوردە و دەلێکەوتی تری کۆمەڵایەتی بۆ دروستەکە مناڵە لەوانەیە نەتوانرێ کاتی پێویستی بۆ دابین بکرێ مناڵەکەش گرفتی بۆ دروست بێ و دەرەنجام ئەو ئەمانە ئەنجار وەکوتم مەسەلەی سووتانی دەرونیشێک لە نیشانەکانی ماندوویەتی بەردەوامە وبینی خانمەکە بەردەوام شەکەتە ماندووە هیلاکە ئەگەر ئەم قەلەقی سترێسی کە من باسیەکەم دەرفەت و دەرچێک نەبێت لێوی بخاتە دەرەوانە خۆی لێ ڕزگارکە بە هەموو هەستانی کە باسم کە لە هەستی قەلەقی دڵڕاوکێ ترس خەمۆکی ئەبێتە کۆمەڵک نیشانەی جستەی کە لە خانمانە زۆر وەکو سەریێشە وەکو پشتێشە وەکو تەشەنوجاد و کەسکردن بە ماندوویەتی وەکو سەرگێش خواردن وەکو تەنگنەفەسی بۆیە گرفتە دەرون جستەیەکان سەر هەڵەدا کاتێککە تۆ گرفتێکی دەرونیت هەیە ناتوانانی دەری بڕی دەرەنجامێکە بە گرفتێکی جستەی کەوایلیەکە نیشانە جستەیەکانی تیا دەرکێ بۆیشە لە کۆمەلگای ئێمەیە زۆربەی گرفتەکان کە دەرەکەون هەن لە پیاوان و لە خانمانیشە زیاتر بە گرفتە جستەیەکانە ئێمە زۆر دێن بۆ لامەندەرەکەی هۆکارەکەوێ کە ئێمە کۆمەلگایەکین کەمتر ئەتوانین ئەم هەستانی خۆمان دەربڕین نەتیجەکەی کا بە نیشانەیەکی جستەی جاوە گوتم ئەم نیشانانەیە بۆیە بینی مەسەلەن زۆر جار نەخۆشە هیلاکە سەردانێن پزیشکەکە ئەوەکە فەحسەکانی نۆرمەڵە هیچ شتێکی تیانێ بەڵام هێشتا ئەم قەلەقی و دڵڕاوکە و نەڕەحەتیەکانی لەسەر دڵی ماوەتەوە خۆی ئەساسیاتی هێشتنەوەی دروستی لە مرۆڤە بریتر لە هزر و بیرکردنەوەکانی خۆی ینی ئەو بیرکردنەوەی کە ئێمە بیرەکەینەوە فکرەکانی خۆمان ڕێک و ڕاستکەینەوە
ئەمە لە سەردەی ئێستا و لە سەردەمی ئێسایە کارکردنی خانمان یەکێکە لە ڕێگاکان کە پێویستەکە لە ژیانی ئەنجامی بەمە زۆر جار ئەو خاتونانێکی خێزانداریشن خۆمەوەکو پزیشکی دەرەنی تەژیانەکەن بۆی ئەرکێ کارێک گەنجام بن چونکە زۆرمانەوە لە ماڵە دابڕان لە کۆمەلگاوای لێکات تووشی گرفتی دەرونی بێ بۆیە کارکردنەکە کردیەکی زۆر باشە نابێ بە واجب و بە ئەرکێکی زیاد لە پێویستی بزان لەسەر ئەرکی خۆی کەوایە خۆی لە ڕاستیە چونکە ئەرکی باشترین شت کەخانە بتوانە بکێکێک لە ئەرکان هەڵبژێرێ بەخێوکردن و پەرۆدەکردنی ماڵ کە گەورەترین و قورسین پرۆسی لە ژیانی مرۆڤە ئیدارەدانی خێزان و ماڵەکەیە ئەمە یەکەم شتەوە بێم هزرە ڕاست کاتەوە کە ئەمە تاوان نییە ستەم نییە لەم خانمایەک دەتویان ئەمە شتێک نییە کە زیادەیەک بێ لە سەرکاری خۆی ئەم هزرە ڕاستکەینەوە و دام بەوایە بنێ قبوڵی پەسەندی ئەو بارودۆخە بکەین کە خانمان بەرپرسیارەتی بنیادنان و دروستکردنی مناڵ پەروەردەکردنیان زیاتر لە سەرشانە وەک لە کەسانی تر خاڵی دووەمیان جگە لە ڕاستکردن هزر بریتە لە پاڵپشتی کۆمەڵایەتی کابێم کەسە پاڵپشتێکی کۆمەڵایەتی بە هێز و دروستی هەبێ مەسەلەن پەیوەندی کۆمەڵایەتەکانی گرنگی پێبا پەیوەندی خێزانەکانی گرنگی پێبا زۆر گرنگە پاشان هاوسەر زۆر گرنگە لەم پرۆسەیە یعنی بێ هاوسەر یەکەم شت هەست بکە کە ئەم خاتونە ئەم خێزانەی ئەرکەکەی قورسترە لەو زۆر جارێمەوە زانین پیاوان کە لە دەرەوەن کارن ماندوون و دێنەوە ئەوان خۆمە بە هیلاکترە زانی لە کاتێک ئەم خانمەلاوان لە دەری شۆبە ئیشی کردێ یەتە ماڵی شەوانە خواردن و چێشت دروستەکە و مناڵەکانیش پەروەردەکە ئاگای لێتی چاودێریانەکە و هەر عیب و نەنگیەک لە مناڵەکانی شەهابێمە زۆر چاوەژێنەوە بۆ دایکەکە لە کاتێکە کە ئێمە باوکە خۆمان لە پرسیارەتی دزینەوە ئەمە خاڵەتی هەڵەیە بۆ بێ پیاوانیش لەوە تێ بگەن بزانن و ببنە بەشدار لەم پرۆسی هاوکاریکردن پاڵپشتیکردنی ئەمەمان زۆر خانەوادەمان هەیە بەیانیان دایکەکە لایەتی ئێواران پیاوەکە خزمەتی مناڵەکە لە مناڵەکە بە چاودێریەکە ئافرەتەکە شەوانە هیلاکە پیاوەکە یارمەتیەدا لە مەسەلەی شیر پێدان و بابەتانە ئەمانە هەمیان یارمەتی دەرە گرنگیدان بە شێوازی ژیانێکی تەندروست بۆ خانمان زۆر گرنگە تۆ کە ماندوو ئەبی بەیانی بۆ نەفەرمان بەرێک یا خود مامۆسایەکە داوامەکە کاتێککە دێتەوە بۆ ماڵەوە بەڵێ ئەرکەکانی ماڵی جێبەجێەکە بە پرسیارەتە خێزانەکان جێبەجێەکە مناڵ بەڵام بە گرنگی بە تەندروستی خۆ بە لە ڕووی خواردنی تەندروست لە ڕووی خەوی پێویستەوە لە ڕووی وەرزشکردنەوە لە ڕووی تێکەڵی کۆمەڵایەتی ئەم بابەتانەژە بێ گرنگی پێبا و ئیهمالیان نەکە بەڵە بۆ چاودێری خودی هەمومان پێویستمان بۆیە کاتێکی دیاریکراومان هەبێ بۆ کەسێک کەمان دوێت و ئەرکی زیاتر پێویستەکە زیاتری هەبێ تان پێویستەکە لە ڕۆژاوە یا لە هەفتایە بە کاتێکی دیاریکراوی بۆ چوونە دەرەوە بۆ پیاسەکردن بۆ گەڕان بۆ تێکەڵی کۆمەڵایەتی نابێ خۆمان هیمالکەین ئەگەم کەسە خۆی هیمالکە خراپترە بە باری دەرونی زیاتر تێگەچێت و زیاتر بەرەو ناڕەحەتیەچێ بۆیە بەڵێ گرنگیدان بە خودی خۆمان زۆر گرنگە ئەم سەردەمەی ئێستا سەردەمی ئەوەیە مرۆڤ بەردەوام کاتیشی دیاریکراوی لە ڕۆژ لە ساڵ لە مانگەکانە بۆ خۆی بۆ ژیان و تەندروستی دەرونی خۆی دابین بکە گرفتە دەرونیەکان و هۆکارەکانی تێکچنی دەرونی هێندە زۆر بوون کە ئەم پێویستەکە بەردەوام ئاگامان لە خۆمان بێ چونکە ئەگەرەوە نەکەوتی لەناو گرفتیشی دەرونی و زاڵ بوو بەسەرمانە دواتر بەشێکی زۆری ئیشوەکەکانمان لە دەسەدەین بەناوی خوای گەورە دوو سڵاوە لەسەر گیانی پاکی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سپاسی جەنابتانەکە ئەرکتان کێشاوە بابەتەکەش بابەتێکی هەر زیندوو بۆ بە زیندوێتی ئەمێنێتەوە چونکە ئافرەت بەشێکی سەرەکی کۆمەڵگایە و بەشێکی سەرەکیە بۆ بەردەوامبوونی ژیان ئافرەت پێگە و مەکانەتی لە ئیسلامە زۆر گەورە باس کراوە نەخێندراوە بۆیە ئافرەت وا نییە لە ئیسلامەکە بوترێت ئەمە هەر لە ماڵەوەیە واژ نییە کە بوتێ هەر لە دەرەوەیە بەڵکو ئافرەت هاوسەنگێکی بۆ دانراوە ئەرکێکی قورسی هەیە هەم لە ماڵەوە هەم لە دەرەوەش لە ماڵەوە ئەرکە قورسەکانی ئەوەیە کە بەخێوکردنی ماڵ و منداڵە کە ئەرکێکی زۆر قورسە لەوانەیە بە زۆرێک لە پیاوان ئەم ئیشە نەکرێت کە ئافرەتان ئەیکەن و پاراستنی ماڵ و سەرت و سامانی پیاوەکەیەتی کە ئەمە ئەرکێکی قورسە ئەخێتە سەرشانی و پاشان هەندێک کاری تر کە هاوکاریکردنی مێردەکەیەتی هەم لە ماڵەوە هەم لە دەرەوەش بۆیە ئافرەت ئەتوانی بڵێن ئەرکی قورسە و کاریگەریشی زۆرە لەسەر کۆمەڵگا ئافرەت ئەتوانی ئمە هاوسەنگیەک دابرین کە ئیسلام دایناوە نەک ئێمە بۆ ئافرەتان لەوەی کە لە ماڵەوە ئەرکێکی قورسی هەیە لە دەرەوەش ئەرکی قورسی هەیە بەڵام ئەوەی کە گرنگە ئەوەیە کە ڕێگری لێ نەکراوە لەوەی کە تەنها هەی لە هەربێ لە ماڵەوە بێ یان ئەوێ هەر لە دەرەوە بێ بەڵکو لە هەردووکانە کارەکە ئەکا بە نمونە ئێمە ئەرکی قورسایەتی لە پەروەردەکردی مناڵە لە ماڵەوە ئێمە نمونەی ئاسیای خێزانی فرعونمان هەیە کە ئافرەتێکی موسڵمان بووە پەروەردەی مناڵێک ئەکا دوایی دەبێتە سەرکردە پەروەردەی موسا ئەکا کە لە ماڵەوە بووە پەروەردەی ئەکا دوایەوە ئەم موسا ئەبێتە ئەوەی کە شۆڕشێک بەسەر گەورەترین دەسەڵاتدارە دروست ئەکا نمونونەکەمان لەسەرمێک کە ئەم منداڵە
پەروەردەی دەستی ئافرەت بووە کە توانیوەتی دوای سەرکردەی وڵاتێک بکات و گەورەترین زاڵمیش لە ناو ببە. دایکی ئیمامی شافعیمان هەیە کە پەروەردەیەکی جوانی ئەم مناڵە ئەکا لە دوای وەفاتی باوکی لە غەزەوە ئیبا بۆ مەدینە بۆ مەکە لە مەکۆی با بۆ مەدینە هەتا ئیکاتە ئەو زانا گەورەیە. ئەمە قسەکە لەسەر ئەوەیە کە ئافرەت لە ماڵەوە ئەوەندە کاریگەری هەبووە بۆ سەر مناڵەکانی کە مناڵی سەرکردەی پەروەردە کردووە، مناڵی زانای پەروەردە کردووە. ئیمامی شافعی دەبێتە ئەو ئیمامەی کە زۆرینەی خەڵکی لێوی سوودمەت ئەبن بۆ زانستەکەیان. نمونەمان زۆرە لەوەی کە ئافرەتان کە کاریگەریان هەبووە لە دەرەوە، یعنی ئافرەت کە ئەتوانێت بێتە دەرەوە، بەڵام لە سەرەتا ئەوە بڵین هەموو ئیشێک حتا بۆ پیاوانیش و بۆ ئافرەتانیش چەند شەرت و مەرجێک هەیە کە چی ئیش ئەیکا چۆن ئەیکا لە ڕووی شەرعەوە هەندێک بەرنامەی بۆ دائەدرێت کە بەم شێوازە هەڵسوکەوت بکە. ئێمە ئافرەتمان هەیە کە زانکۆی دامەزراندووە کە یعنی یەکێک بۆ لەو ئافرەتانی کە زانکۆی دامەزراندووە لە ساڵی لە سەدەکانی نۆی زاینیە کە ئەو ئافرەتە پێوتە فاتیمەی فەهری کە زانان ئەفەرمی ئێستا ئەو زانکۆیە بە ناوی زانکۆی ئەلقەروین کۆنترین زانکۆیە لە جیهانە کە لە سەدەی نۆی زاینیا دروست کراوە. ئەمە کێ دروستی کردووە؟ بنیانی ناوە ئافرەت بنیانی ناوە. ئافرەت بۆیە ئەتوانی هەم لە ماڵەوە کاریگەری خۆی هەبێ هەم لە دەرۆش کاریگەری خۆی هەبێ. ئافرەتمان هەبووە کە یەکێک بۆ لەو ئافرەتانی کە لە سەردەمی لە شاری مەدینە معنی چۆنڵی دکتۆر بووە هاتووە چارەسەری پزیشکی کردووە. ئەو ئافرەتە ڕوفەیدەی ئەنساری بووە کە یەکەم پەرستار بووە کە هاتووە لە مەدینە خێمەی هەڵاوە چارەسەری نەخۆشەکانی کردووە. یعنی ئەمە پێمان ئەڵەیە کە ئافرەت ئەتوانێت لە ماڵەوە هەم کاریگەری هەبێ لە دەرەوەش کاریگەری هەبێ. ئەمە لە ڕووی تەندروستیەوە ئافرەت دەتوانێت بێتە دەرەوە چارەسەری نەخۆشیەکان بکە و ئافرەت ئەتوانێت بێتە دەرەوە زانکۆ دامەزرێنێ و مامۆسای زانکۆ بێ و ئافرەت ئەتوانێت بێتە دەرەوە هاوکاری مێردەکەی بێت، یعنی هاوکاری مێردەکەی بێت لە کار و لە ئیشە. حتا لە ناو بازاڕیشە ئافرەت ئەتوانێت کاری هەبێ. بە نمونە ئێمە شیفای کچی عەبدوڵڵامان هەیە کە لە سەردەمی ئیمامی عومەرا ڕەزا و ڕەحمەتی خوای گەورەی لێبێ لەبەر لێهاتووی ئەم ئافرەتە کە ئەوەندە ئافرەتێکی بە سەلیقە بۆ لە بازاڕە کردوێتی بە سەرپەرشتیاری هەموو بازاڕە. یعنی ئەمە پێمان ئەڵێ کە ئەمە ئیمامی عومەر یەکێک بۆ لە خەلیفەکان پابەندی دین و ئیسلام بووە، هاتووە ئافرەتێکی هێناوە کردوێتی بە سەرپەرشتیاری هەموو بازارەکە تا بازار کۆنتترۆل بکات لە مەسەرەی سعر و لە مەسەرەی هێنانیشتا وەکو بە کورتی ئێستا توانین بڵین وەزیرێکی بازرگانی بووە. ئافرەت لە سەردەمی ئیمامی عومەرا وەزیری بازرگانی بووە. بە تەئکید ئێمە ئەم نمونانەمان بۆیە باس کرد ئەمە ئەگەر پیا و ئیزنی ژنەدا ژن ناتوانێت بچێتە دەرەوە. بە تەئکید کاتێک کە ئافرەت چۆتە دەرەوە لە ماڵە پیاوەکەی ئەم فەراغی بۆ پڕ کردوێتەوە. ئێمە ئیسلام پێمان ئەڵێ دەبێت پیا و ژن هاوکاری یەک بن لە هەموو شتێکات. چۆن ئافرەت ئەرکی پیا و سوک ئەکات لە زۆر بابەتە و پیاویش دەبێت ئەرکی ئافرەت سوک بکات لە زۆر بابەتی ترا. کاتێک کە ئەچێتە دەرەوە بۆ خۆی ناچێتە دەرەوە بەڵکو بۆ ئەوە چێک کە ئەرکێک جێبەجێ بکە، بۆ ئەوە چێک کە کاروباری کۆمەلگایەک جێبەجێ بکە. لەو کاتا بە تەئکید پیاوان لە ماڵەوە دەبێت هاوکاری ئافرەتان بن. ئەوەی کە پابەندی دین بێ دڵنیام کە هاوکاری پیاوەکانیان هاوکاری ئافرەتەکانیان نەبن عەفو. لەبەر ئەوەی کە کاتێک ئەچنە دەرەوە ئەو فەراغی ئەمێنێتەوە پیاو بۆی جێبەجێ ئەکات و بۆی پڕ ئەکاتەوە لە بەخێوکردنی مناڵ. حتا زۆر ئاساییە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خۆی بەدەستی خۆی یعنی جلەکانی دووریوەتەوە نعلەکانی دووریوەتەوە. ئەمە پێمان ئەڵێ کە کاتێک کە ئەگەر هاوکاری ئافرەتە هاوکاریشی خێزانەکانی بووە نمونەی ترمان زۆرن کە پیاوان هاوکاری خێزانەکانیان بوون لەوەی کە ئیشیان بۆ کردو وەکو چۆن ئافرەت هاوکاری پیاوانەکانیان بووە، یان کچ هاوکاری باوکی بووە وەکو ئەسمایی کچی ئەبوبەکر کە هاوکاری باوکی بووە لەوەی کە کاتێک کە هیجرەت ئەکاو دەچنە دەرەوە لە خزمەتی پیاغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەم کە بە زات و نیتاقین خاوەنی دوو پشوێنەکە ناسراوە ڕۆشتووە هەم کۆڵی خواردنی بردووە بۆ پشتێنەکەی کردووە بە دوو بەشەوە، یەکانی بستەوە بە پشتێکیان بەستەوە بە خواردنەکان و خواردنی بردووە بۆ باوکی. ئەمە هاوکاری باوکی بووە. لە هەمان کاتا نمونەمان زۆرەکە با بڵین لە ڕووی شەرعەوە واجبە لەسەر پیاوان کە خزمەت لەو کاتی ئافرەت ئەچێتە دەرەوە پیاوان لە ماڵەوە خزمەتی مناڵ و ماڵەکە بکەن هەتاکو ئافرەتەکان ئەگەڕێنەوە. ئەگەر وانە بێ
ئەو هاوسەنگی تێک ئەچێ ئەو کاتە ئافرەتان ناتوانن لە دەرەوە کار بکەن بەڵکو واجبە کە پیاوان یارمەتی خێزانەکانیان یان کچەکانیان یا دایکیان بدەن. خانمێک کە ئێستاوە لە شوێنی ئیشی خۆتی تووە کار ئەەکەیت بێگومان ژیانی ڕۆژانی خۆش تایبەتەیە پێمان بڵێ چۆن ئەم هاوسەنگێت ڕاگرتووە لە نێوان ژیانی تایبەتی و خێزانی دوهروەها کارکردن لە دەرەوە ئەزمموی تۆ چۆنە لەگەڵ ئەم ئیشەیە؟ دروستە هەر کەسە کە سەرەتا دەسەکا بەکار لەوە چێ بترسێت بڵێ من چۆن تەعامل لەگەڵ خەڵکاکەم چۆن دەست پێ بکەم بەڵام ئینسان ئەوەی جوانەکە لە هیچ شتێک نەترسێکە هێشتا نەیکردووە و کاتێک ئەکەویتە دنیای کارەوە بە تایبەتی ئەگەر خۆت بەدڵ ئیش بکەیت ئەگەر ئیشەکەت خۆش بوێ ئەتوانی بێجگەلەوەی کە کاتەکانت بگونجێنی کە ئیشەکەت زۆر بە باشی بکەیت لە هەمووی گرنگتر داهێنان لە بوارەکە تا بکەیت توانی لە کارەکەشتا هاوکاری خەڵک بیت یارمەتیان بی جایتر هەر لە وشەیەکی جوان دەست پێ بکاتەنان تا ئەوەی کە دەستی کەسێک بگری ڕێنوێنی کە بۆ کوێ بچێت هەڵبەت ئەو ئامادەکاریانەی کە هەر کەسێک پێویستێتی خۆشەکە هێندە بەتوانە بێت لە هیچ شتێک نەترسێکە ڕوبەروی ئەبێتەوە سەرەتا شێوازی مامەڵەکردنی لەگەڵ خەڵک ئەبێ بە ئەتەکێت بێ ڕسمی بێت بتوانێت وەڵامی خەڵک باتەوە نەترسێ لەوانەیە تۆ لە ئیشەکەتا کەسێکت توش بێت کە بە جۆرە قسە نکاتەوە بەدڵە بێت و ئالێرە نابێ میزاجی بی ئەبێت لەو قوڕی هێمنێتی خۆتا وەڵامی ئەم کەسە بیتەوە چکە ڕۆژانە تۆ لە ئیشکردنا جۆرە کەسانێک گێتە بەردەمە لەوە چە شێوازی قسەکردنی بەدڵ بێ لەوە چە بەدڵە نەبێت بەڵام تۆ ئیشەکەی لێرەیە ئەبێت تەحمولی ئەو جۆرە کارکردنەکە بێت ئینسانی بەو جۆرە بیرەکەیتەوە کاتێک کە هەرچەند سەخت بێت کارکردن و بەڕێوەبردنی کارەکەت ئەبێت خۆت لە ڕووی دەرونیە تاڵ هێمن بیت بۆی کارگەری نەبێ لەسەر کارەکەت و لەسەر ژیانی خۆت دروستە بە دنیاییەوە سەرەکیترین کەس لە بۆ ئیشەکە خۆتی لەبەرەوەی تۆ کاتێکە خۆت ئارامی ئەتوانی بەرامبەرەکەش ئارام بکەیتەوە بەرامبەرەکەت تووڕێ قەیچێکە تۆ بە خەندەیەک جوابی بەرەوە بەرامبەرەکەت هەڵەچە لەو دەقەیە تۆ بە ئارامی جوابی بەرەوە ڕاستەخۆ بەرامبەرەکەش هێمنەبێتەوە ڕاستەخۆ بەرامبەرەکەش هەستەکە ئەها بەرامبەرەکەی هێندە کاردانەوەکی بەهێزی نەبوو لەبەر ئەو کاتێک کە تووڕابی چاوەڕێکەوەی کە تۆش تووڕەبی ئەوەیەوێ لە بەرامبەر پێمان بڵێت تا چەند خێزانەکەت هاوکار و پشتیوانتە بۆ ئەوەی کە تویتە دەرەوە لە ماڵەوە کاتەکانە لێرە بەسەر ئەبەی بە ئیشکردن ئەمە تا چەند دڵخۆشیە بۆ ئەوان هەڵبەت ئەگەر خێزان پشت نەگرێ من ناڵم ناکرێت بەڵام ئاسان نابێت کاتێک کە تۆ دایکت هاوکارتە جا بە ئامادەکردنی ژەمێک خۆراکیش بێ بۆ خواردنەکەت یا بە ئامادەکردنی جلوبەرگەکانیش بە کاتێکەی بۆ کارەکە کاتێک باوکە سیقەیەکت پێ کە نەترسێت تۆ لەکوێ ئیشەکەیکی ئەگەڕێتەوە چۆنیتەوە هەموو ئەمانە دەورێکی گرنگە بین کە تۆ بە دەرونێکی ئارامەوە بیت ئێرە کارەکەت کرد بۆیە 100% هاوکاری خێزان بەشێکە لە سەرکەوتنی کارەکەت لێرەیە بەڵێ بە دنیاییەوە دەستی سپاس بەشتان پێمان بڵێ بۆ خانمێکە لە دەرەوە کارەکەیت چۆن هەوڵت داوە هاوسەنگی لە نێوان ژیانی تایبەتی خۆت وە ژیانی کارکردنت ڕابگریت لەو نێواندەیە وەک معلومی هەموو لایەکمانە هەم کاری ماڵەوە هەم کاری دەرەوانێ ڕۆڵێکی گرنگی هەیە لە ژیانی هەموو تاکێکانە بە نسبەت هەموو ئافرەتێکەوانێ کاری ماڵ بە تایبەتی توانم بڵێم ڕۆڵی سەرەکی تری پێدراوە لەبەرەوەی کە پەیوەند دیدارە بە ئاسایش و ئارامی ناوماڵەوانەوە هەروەها لە پەروەردەکردنی مناڵەوانێ بەڵام بە بڕای من کارکردن لە دەرەوان ئەمەش هەلێکی باش بۆ هەموو تاکەکە ڕەخسێنێ بۆ گەشتەپێدان بە تواناکانی و هەروها بۆ بەشداریکردنی لە هەموو بوار و کە جیاوازەکان لە کۆمەڵگە بەڵام ئەوەی بە بڕای هەموو لایەکمان گرنگە و معلومی هەموو لایەکمانە
پاراستن و گرنگیدانە بە هاوسەنگی لە نێوان ئەم دووبارەدا کە چۆن تاکێکی سەرکەوتوو بتوانێت پارێزگاری لەم هاوسەنگیە بکات. ئەمەش وەک بە بڕای من وەک دۆزینەوەی ڕێگاکە بۆ بەڕێبردننی ژیانی ئەم کەسە لەوەی کە نە خێزان و عیلەکەی پشتگوێبخانەوە ئەو ئامانج و ئارۆزە کەسیانەی کە هەیە. چۆن هەوڵ داوال ئەو هاوسەنگی ڕاگری بە بڕای من یەکێک لەو خاڵانەی کە پەیوەستە بە سەرکەوتنی هەر کەسێکانە بوونی فلانی ڕۆژانی دیت لە پلانی درێژخایان بێ لە پلانی کورخایان بێ کە هەموو کەسێک پێویستەکە بۆ ئەو ئامانج و هەدەفانی هێتی لە ژیانیا پەیڕەوی لێ بکات. منیش کۆمەڵێک بەرنامە و پلانی ڕۆژانی خۆممدانا ئەلحەمدولیلا سپاس بۆخوا هەتا ئێستا هێناومانە سەرکەوتوو بوومە لێرە هەروکو خۆشمانە زانین وەکو ئافرەتێکی مسلمان و ئافرەتێکە سپاس بەخوار و لە دینین و لە تا ڕادێک لە مێژوی مسلمانان و لە مێژوی ئیسلام شارێت بۆ نمونە ئەبینین لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەروەها لە مێژوی کورد و کوردستانە بخوێنینەوە ئەبینین نمونەی چەندان ئافرەتمان هەیە چەندان ئافرەتی سەرکەوتوو بەتوانامان هەیە کە تەنها لە کاروباری ناوماڵە خۆیان قەتیز نەئەکرد و نەئەمانە و ئەبینین لە سەرجەم بوارە جیاوازەکانی ژیانە بەشداریانەکرد هەروەکو لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەبینین کە ئافرەتان لە جەنگەکانە بەشداریانەکرد لە کۆڕ و مەجلیسەکانە بەشداریانەکرد یان ئەبینین بۆ نمونەیەکێک لەو نمونە جوانانەی کە هەمان و ئێمە وەکو ئافرەتان ئەتوانین شانازی پێوە بکەین وەکو قودوە و پێشەنگێک چاوی لێ بکەین نمونەی دایە خەدیجەمان هەیە کە لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەبینین چکەڵە ئافرەتێک بووە خەریکی بازرگانی بووە چەندان کاروانی ڕەوانەی شارە جیاوازەکان ئەکرێت هەروەها لە سەردەمی ئیسلامە ئەبینین چه پشتگیرێکی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کرد چه هاودەمی بۆ چه هاوڕێیەکی بۆ هەتا ئەوکو ئەبینین کە ئیسلام بەم ڕادەیە گەشەی کرد ئەمە ئەبینین ئەتوانین وەکو ئەوە بیبینین کە ئافرەتان چ ڕۆڵێکی گەورەیان هەیە لە پەرۆ پێشبردننی هەموو کایەکانە بۆیە من هیوادارم خانمانوانی کە هەم کاری ناوماڵ ئەکەن بەڕاستی ئەرکەکان زۆر پیرۆزە لە پەروەردەکردی مناڵە لە پاراستنی ئارامی و ئاسایشی ناوماڵەکانیانە کە ئەمە کارێکی زۆر قورسە بەڕاستی هیوادارم خی گەورە هێز و توانیان پێبەخشی هیوادارم هەرگیز بۆ ڕائینەش نەکەون کە بڵێ من ئافرەتی ماڵم و خانم وهای تر دەست لە هەدەفەکانی لە ئامانچەکانی لە خەونەکانی خۆشی هیوادارم ئیتر هەوڵ بین زیاترلانی ڕۆشنبیر و سەقافی خۆمان بەرز پێێنانە بە دوای خەون ئامانجەکانمان هێ پشتیوان بەخوای گەورە ئینشاءالله بینم هەموو خانمانی کورد سەرکەوتووە. خانمێکە لە دەرەوە کار ئەەکەی باسی ئەزمموی خۆتمان بۆ بکە کەوا چەند ساڵە کار ئەەکەیت وە چۆن توانیتە لە ماوەی ئەم چەند ساڵەیە کە کار ئەەکەی ژیانی خۆت لە نێوان کارکردن وە ژیانی خێزانی ڕێکی بخەیت و هاوسەنگی لە نێوان کار و ژیانی تایبەتی تا دروست بکەیت. بەڵێ من ئەزمموی من لە 2007 کار ئەەکەم لە دەرەوە تقریبا 9 ساڵێک ئەبێت هاتوومەتە بواری دەرەوە و ئیش ئەەکەم بەڕاستی ئەزمونێکی هەتا بڵێ خۆشە یعنی وا قورسیشە لەگەڵە لەو مدەی 9 ساڵەیە بەڕاستی ینی خێزانەکەم زۆر هاوکارم بووە کە تا ئێستا توانیمە بەردەوام بم هاوسەرەکەم دایکم باوکم هەمویان زۆر هاوکارم بوون کە بتوانم تا ئێستا بەردەوام بم لە ئیشکردن لە دەرەوە وەڕاستانی بەتایبەتی بۆ خۆی ئیشکردن لە دەرەوە زۆر یانی چەنە خۆشی خۆی هەیە لە هەمان کاتیشا قورسی و ناڕەحەتی خۆی هەیە بەڵام بەڕاستی چێژێکی تایبەتیشی هەیە ینی هەستێکی خۆشت بۆ دروست ئەکا کە تۆ ڕۆژانە پەیوەندی دروست ئەەکەی لەگەڵ چەندان نەخۆش و ستافی ینی کەسی جیاواز ئەبینی و ئەبێتە ئەزمونێکیش بۆ تۆ کە تەبیعەتی جیاواز تاقی ئەەکەیتەوە ئەتوانی زیاتر خۆڕاگەر بی بەرامبەر بە ئەو کێشانەی کە تووشت ئەبێ لە ژیانتدا. کەواتە تۆ خانمێکی کارێکی لە دەرەوە ئەزمون خۆت وەرەگری هەروەها دایکیشی چۆن هەوڵت داوەکەوە پەروەردەکردنی مناڵەکەی شت پشتگوێ نەخەیت وە گرنگی بە ئەویش بیت. ئەکید ینی ئەگەر ئافرەتێک ئیشکردن بۆ ئافرەت خۆی قورسی خۆی هەیە و ئەگەر لەگەڵ ئەوەشە دایک بێ ینی قورسیەکە زۆر زیاتر ئەبێ و ئەوەی هەتا توانی بێتم ینی بەڕاستی خۆم و هاوسەرم دایکم زۆر هەڵمان ناوە ینی کە مناڵەکە هەست بە کەمیەک نەکات چکە عادەتەن ئەو مناڵانی کە دایکیان ئیش ئەکا لە دەرەوە تۆز
ئەگەر وەکو بڵێ بێناسترن یعنی هەتا توانی بێتم کاتم بۆ تەرخان کردووە هەوڵی ئەوە ماوە کە هەست بە نەبوونی من نەکا کە ئەو چەند سعاتەی من لە دەرەوەم لەگەڵ یانیم ئەو چەند سعاتەی ترکە لەگەڵ یان هەست هەوڵم ماوە کە قەرەبی بۆ بکەمەوانێ ئینشاءڵڵا توانیمە ئەوە بکەم. زۆر باشە دەستە خۆش زۆر سپاس. ئەوەی کە هەمانە دەستور مافی کارکردنی فراهەم کردووە بەبێ جیاوازی لە نێوان ژن و پیاودا هەمویان متەساوین بەڵام کاتێ دێنەوە بۆ یاسای کاری کارپێکرا و لە هەرێمی کوردستان لەگەڵ یاسای کاری عێراقی چونکە ئەم دوو یاسایە لە هەرێمی کوردستان کار بە یاسایەکەکەین لە عێراقیشە کار بە یاسایەکەکەین و تەواوی ئیتیفاقی دەوڵیەکانیش کۆمەڵێک کۆتوبەندیان داناوە بۆ کارکردن بۆ ئافرەتان بە حکمیەوەی کە پێویستی ئافرەت زیاتر بەرکەوتنی هەیە لە ماڵەوە مەسەڵەن پەروەردەکردنی منداڵ یان جەسەدیان لەوەیە هەندێک کاری قورس و هەندێک کاری زەرمەند بە سەحەتی نەتوانێت بکات بۆیە بە شێوەیەکی گشتی بەڕەهایی کارکردنیان بۆ دانەناو بوونە یەکەم شت ئەوەیە کە نابێت کاری قورس بکات نابێت کارێک بکات لە شەواندا ئیلا کۆمەڵێ کاری خەدەمی و کۆمەڵی کاری خزمەتگوزاری نەبێت بۆ نەکاتێک ئەم ئافرەتە ئەبێ بەدایک بە پێی یاسای کاری کارپێکرا و لایەنی کوردستان 72 ڕۆژ مۆڵەتی هەیە بە پێی یاسای تازەی کارپێکرا و لە عێراقا کە ئەمەیان سوودمەندتر و باشترە بۆ ئافرەتان 98 ڕۆژ مۆڵەتی هەیە ئەم 98 ڕۆژە کامل کرێ وەرەگرێت یعنی ئەو مودەی کە لە ئیجازەیە موچەی تەواوی بۆ حساب بکرێت ئەگەر بە بۆنەی ئەوەی کە مەسەڵەن مناڵێکی بوو مناڵەکەی نەخۆش بوو یان دوانەیەکی بوو یان حەملەکەی بۆ مزاعفاتی دروست کرد زەرەری بە سەحەتی گەیان قانون ڕێداوە تا 9 مانگ ئەتوانێت ئیجازە وەرگێ بەس ئەم 9 مانگە ئیجازەی بیتون ڕاتب وەرەگرێ ینی بەبێ موچە وەرەگرێ بەڵام ئەگەر تۆمار کرابوو لە دەستەبەری کۆمەڵایەتی ئەویان حاڵەتەکەی تراگەر ئافرەتەکە لە دەستەبەر ناوی تۆمار کرابوو ئەویان حاڵەتێکی ترا کاتی ئێمە باسی یاسای کارەکەین مەبەستمان ئەوانەیە کە لە کەرتی تایبەتە ئیشەکەن ئەو کرێکارانەی کە لە کەرتی تایبەتە ئیشەکەن اینجا ئەم کرێکارە پیاو بێت یان ژن بێت چونکە ئێمە قانونێکی ترمان هەیە بۆ کارمەندانی کەرتی حکومی کە ئەوش قانونی خدمەی مەدەنی و کۆمەڵی ئیمتیازات و کۆمەڵی موچە و ئیجازات مۆڵەتەکان لەوێ باس کراوە ئێمە کە باسی یاسای کارەکەین باسی ئەو کەسانەکەین کە فەرمانبەری حکومی نین فەرمانبەرن یان کرێکارن لە کەرتی تایبەتە بەداخۆیان ئەتوانین بڵین لەبەرەوەی ئێمە کۆمەڵگایەکی کۆمەڵی عادات و تەقالیدمان هەیە ئەگەر ئافرەتێک وەک نمونە تەحەڕوشی پێ بکرێ لە ئەسنای کارکردندا زۆر جار بەداخۆ ئەم شتە ئەشارێتەوە هەم لەبەر خۆی هەم لەبەر کێشە لێکەوتە کۆمەڵایەتیەکانی لۆ دروستە بن وەک قانون پارێزگاری لێ کردووە بەڵام ئەو کاتە پارێزگاری لێکا کە تۆ بچیت سکاڵا بەرید ئێمە لە کۆمپانیایەک لەو مۆسەسەی کە ئەم کەسە ئیشی تیاکات ئەتوانێت بچێت لای بەڕێوبەرەکەی یان لای ئیدارە حاڵەتەکە باسکە ئەگەر مستەمسەکات و بەڵگا هەبوو بە تەشید لیژنە پێکەێنرێت و عقوبەی و کەسەش ئەدرێت کە ئەو تەحەڕوشەی بەرامبەری کردووە بەڵام هەندێک جار کەسەکە لەبەر ئەوەی کە لە کۆمەلگایەکی وەک ئێمەیان دەنگ ناکا لە با تووشی کێشەیەکی تر نەبن با ماڵەوەمان پێی نەزانن بۆ بڵێن تۆ مەچۆرەوە بۆ ئیش ئەگەر نەچوویتایە بۆ ئیش تووشی ئەم شتە نابووی زۆر جار بەداخۆ شتەکان کە بکرێتەوە ئێمە وتمان ئافرەت نابێ مەسەڵەن کاری قورس بکات یان کارێک بکات زەرەر بە سەحەتی بگەێنێت ئەو کارانەش بە ڕێنمایی وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی ڕێنمایی دەرەکات سەبارەت هەم بەو جۆرە کارانە کە
قورسە لەگەڵ سروشتی ئافرەتەکە ناگونجێ هەم بە کاتی کارکردن ئێمە بە شێوەیەکی گشتی لە یاسای کارە چەند لایەنێکمان کۆتوبند کراوە بۆ نە ئافرەت کۆمەڵی پارێزبەندی بۆ دانراوە کە بپارێزرێ مناڵ کۆمەڵی پارێزبەندی بۆ دانراوە بپارێزرێ لە کاتی کارکردنە ئەم پارێزبەندیە لەوەیە بۆ پیاو نەبێت چونکە ئێمە ئەزانین لە ئێستادا لەو واقعی کە لە هەرێمی کوردستانە هەیە ئافرەت هەم کاری دەرەوەژەکە هەم ئیلتیزامات و مەسئولیەتی ماڵەوەش هاتووەتە سەرشانی دوو ڕۆژی ترکە ئەم ئافرەتە مناڵی بوو بۆ نە قانونەڵێت ئەم ئافرەتە ئەتوانێت ڕۆژی 1 سەعات مۆڵەت وەربێ بچێ شیر با بە مناڵەکەی ئەم سەعاتەشی کە ئەڕوات شیرەیە بە مناڵەکەی وەکو وایە لە کارا بێت و هیچ کێشەیەکی نییە بە سەعاتی کارکردن بۆی حساب کراوە لە یاسای کاری عێراقیە ئەڵێ ئەمەی 2015 بەز لە کوردستانە جێبەجێ ناکرێڵێ خاوەن پرۆژەکان یان ئەکرێت چەند خاوەن پرۆژەیەک ڕێکەون پێکەوە ئەبێت داینگەیەک بۆ مۆزەفەکانیان بۆ مناڵی مۆزەفەکانیان دابینکەن بۆی ئەم مۆزەفە پەلەی ئەوەی نەبێ مناڵەکەی برێتە شوێنێکی دوور هەر لەناو پرۆژەکەی ئاڵێ پێویستە لەسەر خاوەنکار داینگەیەک دانێت بۆی ئەو مناڵانە کە دایکیان لەوێ کارەکەن لەو داینگەیە لەوێ بن و ئاسانترە ینی دایکیان ئاسانتر ئەتوانێت سەرپەرشتی کە ئەتوانێت چاودێری کە ڕۆژانە مەسەڵەن لە جیاتی ئەو کاتێک سەعاتێکی شیرەیات لەوەیە نیو سەعاتی بە ڕێگاوە بڕوە بەڵام مەگەر لەناو پرۆژەکەی خۆیان بێ ئاسانتر چاودێریەکرێ. دایکەکانی ئێمە ئێستا کارەکانیان قرس بووە هەم لە پاڵ کارکردنی ماڵەوە کارکردنی دەرۆشی هاتۆتە سەر ڕاستیەکەی دایکەکانیان سەرەتا دایانگەکە هەڵاستەنگێنن ئەو شوێنەی کە ماڵەکەیانی تیادانن دواتر وتوێژەکەن ئایا ژینگەکەیان گونجاوە یانە بۆ دانانی مناڵەکەیان لەو شوێنی کە سپاردەی ئەەکەن ئەگەر بەدڵیان بێت و ژینگەکەی گونجاو بێت مناڵەکەیان ئەسپێرن بۆ شوێنی کە بەخێوکردنەکەی لە لای خۆیانەوە بەردەوامی پێدرێت چکە بەڕاستی دایکەکان ئێستا دوو ئەرکیان هەیە ئەرکی ماڵە و ئەرکی دەرەوەش و لەگەڵیشە کە ئەگەڕێنەوە هەم دیست ئەرکی ماڵەوەیان دەست پێکە ئێمە وەکو بەشی دایانگەکان هەوڵمان ناوە ئەو ئەرکە لەسەر دایکەکان کەم بکەینەوە لێرە خستمەتی تاو بە بواری پەروەردە و فێرکردن و بەخێوکردنی مناڵەکانیان نەکرێت ئێمە مناڵەکان بە پێی تەمەن وەرەگرین ئێمە لە تەمەنی 40 ڕۆژ هەتا تەمەنی 4 ساڵ مناڵەکان وەرەگرین لە دوای تەمەنی 4 ساڵ باخچەکان ئەو ئەرکاگرنە ئەستۆ وەکو کاتی مانەوەیان بە پێی کاتی مانەوەی دایکەکە لە کارکردنەکە ئێمە مناڵەکەی ئەگرینە ئەستۆ ئێمە ئەکسەرێت دایانگەکان لە کاژمێر 7 بۆ 5 ئێوارە کراون بەڵام دایکەکان کاریان تەواو بوو مناڵەکان لە ئێمە وەرەگرنەوە ئەی بنەوە بە حەسرەتێکی زۆرەڵێ ئەمڕۆ لێمان دوور بووە ئەی بنەوە لەگەڵ خۆیانە کاژمێر 1مان هەیە 3مان هەیە 4مان هەیە 8مانە هەتا کاژمێر 5مێنێتەوە ئەگەر ئێمە بڵین ببین بە جێگرەوەی خێزان ناتوانین هیچ دایانگەیەک ناتوانێت بێ بە جێگرەوەی خێزان چکە خێزان بۆ مناڵ شوێنێکی زۆر تایبەتە بە تایبەتی لە ڕووی سۆز و پەروەردەکردنەکەیەوە زۆر تایبەتە بەڵام وەکو دایانگەکان هەوڵمان ناوە ئەو فەراغە کەمکەینەوە ئەو فەراغی کە ماڵەکە لە لای ئێمەیە ئەو بیرکردنەی کە بۆ دایکی هەیەی ئەو پەروەردەی کە لەلایەن دایکەوە پێی ئەگا ئێمە هەوڵمانداوە بە جوانترین شێوە لە خزمەت مناڵەکە بین زۆربەی چالاکیەکانمان کردوتە چالاکی پەروەردەی چالاکی خێزانیمان هەیە و جگە لەوەش هەندێک لە دایکەکان کە یەناڵین ئارامین دڵمان خۆشەکە ماڵەکەمان ڕاستپاردەی دەستی ئەوە کردووە ئەگەر لە پەروەردەکەی دڵنیابن زۆر ئارامە بن بەڵام ئەگەر پەروەردەکەیان کێشێکی تێ بکەی بەڕاستی نەئارامی شەکەوێتە ناو خێزانەکان ئێمە هەردوو خزمەت گوزاریەکە بۆ مناڵەکە دابین کراوە لێرە توێژەری دەرونیمان هەیە و پەرستاریشمان هەیە پەرستاری مناڵانمان هەیە حاڵەتەکان هەتا بتوانین لە ناو حەزانەیە لە ناو دایانگەکانە کۆنتترۆل ئەکرێت چارەسەر ئەکرێت بەڵام ئێمە هەندێک گرفتمان هەیە بێ بگەڕێنەوە بۆ خێزانەکان بە تایبەتی لایەنە دەرونیەکە هەندێک گرفتی مناڵان هەیە پەیوەستە بە خێزانەکانەوە هەندێک جار هەیەی چکە ئێمە منداڵمان هێز زۆر هۆگری دایکێتی و جگە لەوەش هەندێک جار دایکەکە فەراغی کەمە
یعنی فرێ ئەوە ناکەوێ بە پێی ئەندازەی پێویست لەگەڵ مناڵەکە بێ بەڵێ لە ڕووی دەرونی و کاریگەری هەیە. بینەرانی خۆشەویست لە کۆتایی بەرنامەی ئەم جارەماندا هیوای سەرکەوتن بۆ خانمان دەخوازیین، چێ ئەوانەی کە لە ماڵەوە پەروەردەکاری منداڵەکانیانن و ئەوانەی کە لە دەرەوە کار دەکەن و هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازیین. تاکو بەرنامەیەکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرین، خواتان لەگەڵ.